جا بابن پرسیارە لەسەر کۆ بکەم سەرکە تۆ بە تەماوی فێری پیانۆژەنین بی وەڵاهی بۆ پیانۆژەنین ئێستا من چکە من بەڕاستی ئەوڵان بۆ پیانۆژەنین تۆ زێبێ خۆتی بۆ تایبەتکەی ئەنجا من خۆتەزانین خۆ من مەسرحم تەواو کردووە و ئێستاژە خوێنمەوە هەم بۆ مەسرح و هەم بۆی کە تۆزێک باشتر بچمە پێشەوە تۆزێک کاتیەوە کەمترە ئێ بەیانیانش لەگەڵ وایە لێرەم ئێ ڕازەکەشم هەیە ئەمە ینی مەجالت نییە نەک مەجانی وەڵاگەر بتێ تاوەتاوەتاکی دوی مەجارێکی بۆ تۆزیتەوە خۆی بەداخەوە زۆر جار یەکێک لەو هۆکارانەی کە زۆر بەمان ئەگەر خەونی مۆسیقا ژەنینمان هەبێت ئەوەیە کە تەمەڵێکە ئەنوێنین ئەم تەمەڵیە دەستمان ساڵ دەکاتەوە بەڵام ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیانۆیە و لەم ڕۆژە جوانەدا دوو پیانۆژەنی منداڵی جوان دوو فێرخوازی جوان لە لامان ئامادە بوون لەگەڵ مامۆستاکەیانە کە ئەو زۆر بە جوانی بۆمان ئەدوێت کە بۆ نمونە ئەگەر منداڵێک خەونێکی لەم جۆرەی هەبوو تۆ چۆن نەتوانی دەستی بگری یارمەتی بێ و خەونەکەی بەدی بهێنیت بۆی کە دواتر وەکو ئێمە لێنەیە کە گەورە بووین و ئەم هەمووە با بڵێن ژیان مەشغوڵمانەکە بڵێن بەخوا مەجال نییە یان بڵێن بۆ نمونە تەمەڵیمان نواندووە کاتە ڕێنە لای میوانە ئازیزەکانمان خاتوونی ئازیز مامۆستا نەورۆ سەلاح کە بەڕێزە مامۆستای بواری میوزیکن و هەروەها ئەم دوو فێرخوازە جوانە ئەم دوو پیانۆژەنە جوانە کە هەرێک لە ئازیزان شوان ڕزگار و ڕۆما ئەتان زۆر زۆر بەخێر بن یاخوا ماشەڵاتان لێبێت زۆر بەخێر بن هەم مامۆستا هەم خوێنکارەکان بەجلی کوردی جوانەوە زۆر بەهارانە یەخوا بەخێر بن سەر چاو زۆر بەخێر بن مامۆستا نەورۆز جەنابەت بە پێمان بڵێیت کە چۆنەکرێت منداڵ یارمەتی بیت خەونێکی جوانی وەکو مۆسیقای ژەنین وەکو ئامێرێکی مۆسیقا تیایە بەدی بهێنیت یارمەتی بیت بەڵێ ڕاستەکەی هونەر خۆی بەعام چۆن بڵێ بەهرەیە کە خوا بداتێ بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە لە هەرێمی کوردستان زۆر بە خۆشحاڵیەوە کە هونەر بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆی دیەوە هیچ وەکو جاران نەماوە لە کاتێکا کە من مناڵ بووم لە پۆلی شەشۆیان پێنج بووم خەریکی ژەنینی ڤایۆلین بووم یعنی لەو تەمەنەیە کە ئامێ کچێکیانە بینی بەو تەمەنە مناڵە ڤایۆلینێکی بەدەستێ بە شانە ڕۆشتم هەموو کە سێریە کردم هەم بەلایەوە سەیرە خۆت چۆن فێر بووی لە ماڵەوە کەس خۆم لای مامۆستا فێر بووم هەر لە مناڵیەوە لە لای مامۆستا خالی سەرکار بووم ئێستاش بە خۆشحاڵی تەلەبەی مامۆستا ئاکۆ عەزیزم بە ئێستاش بەردەوامم میوزیک مۆسیقا پێویستە بەردەوام بی لەسەری لەبەرەوەی هونەر ئەمەنە فراوانە پێویستە زۆر لەگەڵی بەردەوام بیت نابێ هیچ کات لێدا ببێت دەستان خۆش بێ من لێرە ڕێزمان بۆ مامۆستا ئاکۆش هەیە کە چەندی خوێنکاری وەکو توی پێکەیاندووە کەسێکیشە هەمیشە من دایماڵێم مامۆستا ئاکۆ تەحمولێکی زۆر باشیە من ڕێزم بۆوانەی هەیە کە هەمووی سوودیان گەیاندووە مامۆستا ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیانۆیە ئەگەر تۆزێ لەسەر مێژووەکەی یان بزانین ئەم ڕۆژەکە دیاریکرا تایبەتمەندیەکەی هیچکە هەموو شتێکە تایبەتمەندیەکی زۆر هەیە بۆ ڕۆژێکی بۆ دیاریەکە بەڵێ ڕاستەکەی ئەگەر بین باسێکی مێژووی پیانۆکەین لە سەرەتادا پیانۆ ناوێکی تری هەبووە بەم شێوازەی ئێستانە بووە لە سەردەمی باڕۆکدا پیانۆپەیە بۆ لە گەڕێتەوە بۆ ساڵی 1600 یەکەم جار ناوی ئۆرگانی کەنیسە بووە تا وردە گەشتۆتە سەردەمی کلاسیک لە سەردەمی کلاسیکەوە ناوی پیانۆ گۆڕاو بۆ فۆرتێ پیانۆ تا گەشتۆ بەم سەردەمی ئێستا کە ناوەکەی بۆ بە پیانۆ ئامێری پیانۆ لە 87 تۆن و نیوتۆن پێک هاتووە باسێکی ئامێری پیانۆکەی لە 87 تۆن و نیوتۆن پێک هاتووە کە لە دەنگی تیژ و گڕ و مامناوەند پێک هاتووە ئامێری پیانۆ هەم ئامێرێکی سترینگ فامیلیە هەم پیاکێشنە لەبەرەوەی کە ئامێرەکە لە ناوە بە سترینگ داپۆشراوە ئەو سترینگە ئەبێتەوەی کە ئامێرەکە بچێتە قاڵبی سترینگ فامیلیەوە بەڵام لە ئۆرکێسترادا ئەچێتە پیاکێشنەوە لەبەرەوەی کاتێکێ من دەست بەر پلێتەکانە ئاین وەکو چەکوشێک بەر سترینگەکانەکەوێت و ئەبێتەوەی ئەو دەنگێکی ئێمە لێ گوێمان لێ دەبێت بەگشتی دەنگی تیژەکان لە 3 سترینگ پێک هاتووە و دەنگی مامناوە لە 2 سترینگ پێک هاتووە دەنگە گڕەکانیش لە 1 سترینگ پێک هاتووە دەستە خۆش کردنەوەکەت جا پیانۆ جەنابەت وەکو مامۆستایەکی میوزیک وەکو گرنگەکەی چۆن باسێکی بۆ مناڵەکان لە بەداخەوە کە تاکو ئێستا لە سەردەمی ئێمە و لە هەرێمی کوردستاندا هیچ کتێبێک لە ڕۆژهەڵاتە هیچ کتێبێکمانیە بۆی بە شازێکی ئەکادمی فێرخوازەکانمان پەروەردە بکەین هەتاکو ئێستا ئێمە لەسەر کتێبە ڕۆژ ئاواییەکان ئەڕۆین هەم بۆ پیانۆ هەم بە ئامێرەکانی تر بەتایبەتی بۆ ئامێری پیانۆ ئەگەر بمانێت فێرخوازێک بە شازێکی ئەکادمی فێر بێت و دەوڵەمەند بێت لە میوزیکە پێویستە بە شازێکی ئەکادمی
بە کتێبە ئەوروپیەکان بڕۆین کتێبە ڕۆژ ئاواییەکان خۆی مۆسیقا خۆشەویستە مامۆستاکەشیە بێ بە سۆز بێ بە خۆشەویستیەوە ئەو فێرخوازە فێری ئامێرەکە بکەیت هەرچەند مامۆستاکە هێمن و لەسەر خۆ بێ خوێندکارەکە زیاتر هەوڵی بۆ ئەیە ئەی بێگومان دەستان خۆش سەرکو ئەوترێت پیانۆ یەکێک لەو ئامێرانەیە کە بۆ منداڵان زۆر باشە بۆ نمونە هێوریانەکاتەوە گەورەکانش هێورەکاتەوە بەڵام وەکو منداڵان هێورەکاتەوە کارەکاتە سەر بۆ نمونە تەرکیزیان زۆر منداڵ هەیە سەرکۆ ئەبینین کە بۆ نمونە لەوانەیە هاروها جێکیان هەبێ هەموو ئەمانە زۆر جار ئەگەر هۆگری ئامێرە موزیکەکانت کردن بە تایبەت بۆ نمونە پیانۆ پێم وابێت زۆر کارەکاتە سەر ئەو منداڵە وایە بەڵێ بێزەوەت هەم لە سوشال میدیا لە ئەلکترۆنەکان دووریانە خاتەوە لەو باوەڕام یانی ئێستا گەر هەر مناڵێک بە هەرەیەکی هەبێ یان دایک و باوک ئەو هەلە بڕەخسێنێ بۆ مناڵەکەی کە بێخاتە دەورەیەکی میوزیک یاخود ئارت یان شانۆ هەر یەکێک لەمانەوە لە مناڵەکەکە هەم ئێمە لە داهاتوودا زۆر سوود لەما بینین میوزیک ژەنێکی زۆر بەناوبانگمانە بێ وەک میوزیشەنەکانی دەرەوە هەم فێری زمانی میوزیکە بێ زمانی میوزیک یەکێکە لەو زمانانێ کە لە هەموو شارێک ئەتوانی قسەی پێ بکەیت هاوبەشە زۆر باشە دەستان خۆش بێت با بچینە لای ئەم دوو گوڵە جوانە خاتۆ ڕۆما و کاکە شوان زۆر بەخێر بێن با خاتۆ ڕۆما قسێکمان بۆ بکات چۆنیت بەیانی باش بەیانی تۆش باش پێمان بڵێ لە قۆناغی چەنای لەکوێ فێری پیانۆ بووی تۆ باسێکی خۆسمان بۆ بکە لە قۆناغی پێنجی بنەڕەتیم وەلا لای مامۆسات لێر زۆر خۆشحاڵم پێوەی کە فێری پیانۆی کردوم و زۆر یارمەتی یاوم و دایک و باوکیشم زۆر یارمەتی ئەیان لەو کاتەی پیانۆم فێرەکە خۆ چەند ساڵی ڕۆما؟ 10 ساڵ 10 ساڵی؟ چەند ساڵی خەریکی پیانۆی؟ 2 ساڵە بێ خەریکی پیانۆم ئەی تەمەن درێژ بیت خۆش بێ جا با بچینە لای کوڕە قۆزەکەمان کاکە شوان زۆر بەخێر بێت زۆر سپاس یاخوا بەیانی باش بێت جلو ساخری کە ڕاهێنانەکە بەیانی باش ئەڵێت ئەمەنەش بە جوانی ئەو چۆن بۆ تەوتین بەیانی باش ئادی بۆمان بڵێ کە ئێمە قسەمانە کرد بەیانیتان باش باشە دێ قسەمان بۆ بکە حەزەکەی مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز پێمان بڵێ لە کێیەوە من حەزم لە میوزیک بووە دەباشە کاتە پێمان بڵێ من زۆر دەمێکە حەزم لە میوزیک بووە یعنی ئەزانی چ کاتێک کاتی 2 ساڵی شتی وە مەمم ئەکرد لە ئایپادەکە بە ئایپادەکەم ئەکەشە ئایپادەکانم شکا بوو باشە بەڵام 2 ئایپادی تازەمان کڕیوە ئێستش وەکو یەکن چاک بوون باشە وتت کە بەدەر لە پیانۆ ئامێری تریش ئەژەنی وایە؟ بەڵێ وایە من ئامێرە؟ یەک ئامێری تر ئەژەنم ناوی کەمانچەیە ئەی دەستەخۆش دەجگە لە پیانۆ بەڵام ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیانۆیە یەخوا بەیانێکی ڕەمەزانی و پیانۆی و میوزیکی پیرۆز بێت ئای سپاس بۆ تۆ یەخوا بەخێر بێ ئەم جلانەشە زۆر جوانە سپاس دەکەم ئەمە کێ بۆی کڕیت؟ ئەمە باوکم جلێکی سپۆرت و کەشخە وتمان لەگەڵ ئەو خۆی بۆی هەڵبژاردی ڕەنگ و شتەکەیان خۆ دوتە حەزم لەمەیە وتم حەزم لەمەیە باوکم بۆی کڕیم سوتفە باوکم بۆی کڕیم ئەی یەخوا دەستی خۆش بێ سپاس بۆ باوکەی خۆشی لێرە ئامادەیە زۆر سپاس بەڵێ لێرێ ئەزانین دەستان خۆش بێت جا ئێمە زیاتر قساکەین باشە شوان بابزانین ڕۆمام چیمان بۆ ئەسپەکە دوای ڕۆماش تۆ بۆ مام کە باش نییە؟ منیش ئەسپیەکەم باشە دەی زۆر باشە فەر زۆر باشە فەرموو
دەستەکانە خۆش بێ زۆر زۆر جوان بوو سپاس بۆتە وەکو خۆش ئەو پارچەش کە بۆمانەژەنی جوان بوو مایکەکە ئێتە شوان پێمان بڵێ ئەو پارچانە کە کاری لەسەرەکەن چۆن ڕاهێنانی بۆ ئەەکەی چەندێک بۆ نمونە هەرم پارچەیە کە بۆمانە دژەنی کارت لەسەر کردبوو من ڕۆژانە تەمرین لە هەموو پارچەکان یەکەم و هەنێک جار کە غەڵەتێکیش بکەم لە بەشێکەوە بۆ بەشێکی تر لەسەری ئەڕۆم لە ماڵەوە کاتە پیانۆتان هەیە؟ بەڵێ دەستەکانە خۆش دەستە خۆش بێت ئێستا شوان تۆ پارچێکمان بۆ ئەژەنی؟ پارچێکمان بۆ ئەژەنی؟ بەڵێ لەو پیانە چونکە ئەمەیان دیجیتەڵ نییە حەزم لەو پیانەیەکەیە تاکو ئەوە ئیشەکە تۆ بەمە بۆمان بژەنە باش ئەویان جارێ ئامادەیان نەکردو هاوکارانم بەمەی وەکوەی کە ڕۆمان کردی بەوە بۆمان بکە باش نییە؟ ئامادە نەکراوە ئەممان بۆ ئامادە کرد باش نییە؟ ئەوە ئامادەکراوە؟ زۆر جددیشە بەڵێ خوا دەستە خۆش بێ شوان وەرە بۆ لای من بابێ بۆ لای منەوە دوای پێ بوتمە وەرە بۆ لای من با سەر قۆڵەکانە بۆ هەڵکەم ئەو بە منە بوت هەیە ئەوەیت بۆی توێیت ڕێ لێ نەکرێ بۆ باشە بۆ میوزیکی دادە باش نییە؟ یەخوا دەستە زۆر خۆش بۆ زانی شوان ئەفەر دەفچۆ شوێنی خۆدا ئەوەی ئەویا خۆشترە زۆر دەستان خۆش بێ مامۆستا بینەوە لای بەڕێزێک بۆ نمونە ئێوە ئەو شوێنێک کە وانیتیاڵێن و پێمان خۆش ئاماژەی پێپەی کوێیە؟ بەڵێ ئێمە من لە قوتابخانەی لیدەرس مامۆستام باشە هەر لەوێ واناڵێنەوە هاوینانیش لەوێ مامۆستا قارەمان زۆر بە خۆشحاڵیەوە لێرە دەستخۆشیێکی زۆر تایبەتی بۆ نێرم بۆ مدیرەکەم لەبەرەوەی بەڕاستی یەکێکە لەوانەیە کە زۆر گرنگی بە هونەر ئەیە زۆر هاوکارمە یعنی چی لە شانۆ بێت چی لە میوزیک بێت چی لە ئارت بێ هەموو کاراسانیەکمان بۆکە و هاوینانیش خوڵی تایبەتم بۆ کاتۆ بۆی کە فێرخوازمان هەبێت و هەم هاوینان هەم زستانانیش ئێمە لە سمستەرەکانە تەلەبەکانمان فێرکاری ئامێری پیانۆمان هەیە هەم لە کاتانە شافێریانەکەین و هەم هاوینیش باشە ئەگەر باسێکی بۆ منە فێرکردنی میوزیکەین لە مناڵیەوە ینی خۆشە هەر لە مناڵی تۆ خەریک بوویتوانە لات ئەمێنێتەوە پشت ینی لە هونەرە زۆر گرنگە بۆ نمونە شێوەکارێک بێنە مناڵێک بێنە ڕسمی پێ بکە لە مناڵیەوە ئەم شتە خۆی حەزەکەی بۆ دروستە بێ ئەوە نییە من بۆ نمونە پێناسەیەک لە بەرکەمی تر ئەم پێناسی دوای لە بیرم چۆتەوە بەس میوزیک لە بیت لە لەگەڵ ڕۆح تا تێکەڵە بێت تا چەند گرنگە لەم تەمەنە مناڵیانەوە فێریانکەی قەینا بە هەڵەش بکەن قەینا بە تۆزی زەحمەتیش لەگەڵیانە بڕێت بەڵام
کە گەیشتە قۆناغێک ئیتر خۆی ئەزانێت چی ئەکات ئەوە تا چەند بەتەحمل لەگەڵیانە تا چەند هەوڵێن لەگەڵیانە ئەوەی کە فێریانەکەن تا چەند هەماهەنگن لەگەڵ خانەوادەکانە کە لە ماڵی شۆ بتوانن تەمرینکەن نەکرد لای ئەوە بێ کە ڕۆژتۆ ماڵۆ بیری بچێتەوە و نەزانێت چی کردووە بەڵێ ڕاستێکەکەی میوزیک خۆی شتێک ینی تر تێکەڵی ڕۆحە بێت هەروەکو جەنابێ فەرموو کاتێک کە دایکێک سکی ئەبێت و ئەگەر گوێ لە میوزیکەکان بگرێت چی بە هیتفۆن بەیان لە ماڵەکە گوێ بگرێ و کۆمومانەزانین ئەو مناڵێکە لە سکی دایکیاتی هەست بە هەموو شتێکەکە هەر لەو کاتۆ توانێت دایکەکە مناڵەکە پەروەردەرکە لەسەر میوزیک کاریگەری لەسەری ئەبێ کاتێک کە مناڵەگاتە تەمەنێن بۆ مناڵمان هەیە لە 5 ساڵیەوە دایک و باوکەکە ئەیهێنە فێری پیانۆیکەن یان هەر فێری هەر ئامێرێکی ترکەین کەمە جێی دەستخۆشیە بۆ دایک و باوکانە هەم دایک و باوکەکە لەو تەمەنە مناڵیەوە کە تەلەبەکانمان فێرخوازەکەمان بۆ هێنە فێری بن دایک و باوک زۆرتر هیلاکە بن لەگەڵیان ئاروکو کاکشوان دکتۆر ڕزگار زۆر هیلاکە بێ پێوەی کە مناڵترە و ئێستا بینیمان کە چەند جوان ئەسپەکە دەست و پەنجەیان نەرمترە بێت ئەو پەنجە وردانێک جۆم بووی بر لەسەر خەری بوو هەڵە زانوتمانەوە سەر قۆڵی جلەکانی چوە سەر پیانۆکە ئێستا بۆم چا کردووی کێشەی نم دەست و پەنجەیان نەرمترە بێت لە مناڵیەوە زۆر باشترە هەم کاتێکی باشتریان هەیە هەم مێشکیان فراوانترە وەکو گەورەکانی مەشغوڵێت بن هەموو تەرکیزیانە چێتە سەر میوزیکەکە باشە بێگومان لە پۆلەکەیە لە ناو فێرخوازەکانە مناڵ بە تایبەتمەندی جیاواز و هەیە هیوا هەیە ئارامە گۆشەگیرە لاانێت تۆزێک وزەی زۆر بێ ئەمانەت کاتێک کە تۆ فێریان ئەەکەی ئەبێ مامۆستاکە چه هۆنەرێکی وانەوتنەوەی تایە بێت بۆەوەی کە بتوانێت ئەو منداڵە وای لێ بکە ئەو ماوەیە دابنیشێت لەسەر باڵێن لە پشتپیانۆکە و سەرقاڵی ژەنینەکەی بەوە هەموو فکر و زیکری بەلای باڵێن ژەنینەکەیەوە بەڵێ ڕاستەکەی مامۆستای میوزیکە بێ سەبر و تەحەموولێکی زۆری هەبێت لەبەرەوەی جاری وایە تەلەبەکەی مە هەفتەی 2 جاریان 3 جار ئەیبینین جاری وایە تۆ هەر 3 جارەکە هەفتەی 3 جارکە پرۆڤەشی کردوێت دووبارە غەڵەتەکات و دووبارە غەڵەتەکاتەوە ئەبێ ئەمە دیسان دووبارە دانیشین ئەم میوزیکەی بۆ دووبارە بکەینەوە هەتا گەروای لێ بێگە بزانین بۆ تێناگا ڤیدۆی ئەەکەین بۆی ئەنێرینڵین لە ماڵی شۆ بەردەوام بە لەسەرەوە یاخود لە یوتیوب هەیە بەردەوام گوێ بگرە گوێگرتن وا لە میوزیک ژەنەکە بەرەو پێشکەوێت ئەگە تەلەبەمان هەبێ بۆ منە فێرخوازمان هەبێ بۆ منە تووڕەیە فێرخوازمانەیە هادئترە فێرخوازمانەیە تۆ ڕووخۆشە هەر شتێک لەم بابەتە بەهۆی میوزیکەکە توانێت دەری بڕێت ئەمەش وای لە فێرخواز کردووە کە هۆگری میوزیک بێت چکە ئەگەر کەسێک بینی تووڕە بێت بۆ میوزیکە عنی بە تۆنێکی زۆر بەرز ئەسویەکات ئەگەر هێمن و لەسەر خۆ بە زۆر بە ناسکی و بە حەساسەوە ئەسویەکات واتە ئێستا بۆ نمونە ئەو پارچەی کە بۆ ڕۆما هەڵبژێرا خۆی ماشڵڵی لەبەوەنە خانومانە لەو تەمەنە لەسەر یعنی تا هەوڵیان تۆزێکی لە خودی مناڵەکەەوە نزیک بێت وایە بەڵێ زۆر هاتوو لەسەر بۆ نمونە ئێوە لە شێوازی سەرەتاییەوە هەر بە سەماعی و کۆمەڵێک میوزیکیان فێرەکەن یاخود هەوڵێت فێری نۆتەشیانکانی تر ئێمە وەکوتم لەسەر کتێبە ئەوروپیەکان بە شازێکی ئەکادمی ئەڕۆین کتێب بە کتێب ئەڕۆین یەکەم جا فێری خوێندنەوەی نۆتایانەکەین فێری کلیلەکانیانەکەین چۆن لە میوزیکا 3 جۆر کلیلمان هەیە سۆڵ و فا و دۆ پیانۆ لە سۆڵ و فا پێکاتوە بێ فێرخواز هەردوو دەنگەکان قورس نابێ بۆ مناڵەمە مامۆسا تۆزێک ئەبێ بە شێوازێکی بە میتۆدێک بیڵێنەوە کە لای فێرخواز ئاسان بێ بە خۆشحاڵی ئێستا میتۆدەکانمان زۆرە ئەنی چی بە میتۆدی ڕۆڵبینین بیان بۆ من خۆم کە دەرزەڵێمەوە فێری دەنگەکانی میوزیکیانەکەمەوە فێری کلیلەکانیانەکەم لەسەر کاشەکەی دەوامم ژووری میوزیک پێشەکەی میوزیکم بۆ کێشان تەلەبەکان خۆیان ئەەکەم بە دەنگەکان هەم بیریان ناچێتەوە هەم بۆ شێوەی کە تەلەبەکەی بینی ئەو فەیسەی بینی قەت بیری ناچێتەوە مە چی دەنگێکە یان لە ڕووی دەستەکانمانەوە فێریانەکەین باڵێ بەهۆی دەستەکانمانەوە لەو بەهۆی ئەوەوە بۆی میتۆتە جیازەکانەوە خوێندکار بیری ناچێتەوە کە بەردەوام بوو لەسەری بۆ ناتا یەکەم جار دووەم تەمرین سێم تەمرین ئەشێ بیری چێتەوە دەنگەکانی بۆ نووسینەوە لەسەر نۆتەکان هەتا وای لێت خۆی وردە فێر ئەبێت هەم فێرە بێت تەرکیز کاتە سەر ئەوەی کە نۆتە بخوێنێتەوە لێ کاتە ژەنیم کات و لێ کاتی شەڕیتمەکە بگرێت دەستان خۆش جا ئێستا ڕۆما بابینە لای تۆ پێمان بڵێ تا چەند تۆ لە ئەو کاتانایکەم پیانۆ ئەژەنیت ئەو هەستە خۆشت بۆ دروستەکە کە دواتر چیتە لای دەرس و دەور و لایوانەکانی شت هەروە بە باشی هەوڵی بۆ بیت بەڵێ و من
هەموو ڕۆژێکە دوای کە سعیەکەم وأنا جار أما إسراحتي وەرگرم لە بینی سایەکانم لەو کاتەیە ئەڕۆم دەستەکەم بە پیانۆ ژەنین و تەمرینەکانم کە مامۆستاد لێر پێیاوم لە هەمان کاتا لە هەفتەیەکە من یەکجار ئەڕۆمە بۆ لای کە ئەوە شەمانە ولا شەمانە من بۆ خۆمە ڕۆم بۆ لای بە شێوەی ئەوە کە تەمرینەکەم کردو ئاواهی بۆ لای مامۆستاد لێریش بۆ ئێژەنم یاخوا دەستە خۆش بێ بچین لای مایکەکە بە کاکە شوان کاکە شوان چ کتێبێکم تەواو کردووە ئادەی بۆمان باسکە چ کتێبێکی مۆسیقان هەیە ئەوە تۆ بۆ ئەدەی فەرموو بۆمان باسکە من دوو ئامێرژان پیانۆکەمان مایکەکە بگرە بە بەردەن ئەبێ مایکەکە نزیک بێ بۆی کەنگە بڕۆ وەک تۆم فەرموو پیانۆکەمانە ژەنم باش لە پیانۆیە مایکل ئارۆن و مایکل ئارۆنی دوو چێرنی و سوزوکی 1 و 2 سێم هەیە ئەو کتێبانم تەواو کردووە جارێ لە سوزوکی سێیان خەریکە ئەگەمە ئەخیر ئەی ماشەڵڵا لە کەمانیش کتێبی ئەوەم هەبووە سوزوکی 1 و 2 لە ڤیۆلنی 1 و 2 3 و 4 و کایزەر باش لە ماڵی شۆ ڕاهێنانەکەی لەگەڵ هاندسێت باش شوان لە ماڵ و ڕاهێنانەکەیت سێری من بکە لە ماڵ و ڕاهێنانەکەیت جارجار پێمان بڵێ سەرکەوت پێتەڵێڵێ لە ماڵی شۆ ڕاهێنانەکەیت چی؟ لە ماڵی شۆ ڕاهێنانەکەی تەمرینەکەیت جارجارە بۆ جارجارە ئینا ئەبێ کاتی زۆر پێی بە تەمرینکردن خۆی بینێتەوە لە شاشەکە حەزەکە سەیری خۆیکە تۆ سەیری ئێمە کە بۆی کە ئەو ڕوخسارە جوانت ئێمە چامان لێوەی بێ ئەوە ڕخسارەکەمە یاخوا ماشەڵڵا لێ بێ پێمان بڵێ لە ئێستاە وەکو وانەکانت چۆنە باشە ئیتیاکەی باشن جارجارە پیانە چمەوە تەمرینە کۆنەکانە تەمرینی مایکلارۆنە هەر جارجارە بیرمەکەوێتەوە اینجا بۆ مامۆستاکوی لێ وەکو وانەکانی قوتابخانە چۆنی بیرکاری و ئەوانە باشن حەزت لە کام وانە زیاترە لە مەکتەب بەڵێ کوردی و ئارت و شتیوە کوردی و ئارت و بیرکاری کوردی و ئارت و بیرکاری لە مەکتەب وانەی هونەرتان هەیە بەڵێ وانەی هونەرمان هەیە یانی ئارت بە ئارتەکە هونەرە بە کوردیەکەی هونەر بڵێ وانەی هونەریشمانێ باش نییە شوان ئەی وێنەشە کێشن وێنەشم کێشە چی ئەکێشی دوێنە حەز لێتی بەڵێ حەزم زۆر لە وێنەکەشانە ئەم جارە هەفتەیەکیان ڕەمەزانم کێشە شتی ڕەمەزان چی بوانی ڕەمەزان کێشاو وێنەی ڕەمەزان وەکو ڕەمەدان کەریم و شتیوە وتیان ڕەمەدان کەریمەن هەشتەرەکە و دارخۆرماکە و هینەکەم مانگەکە و چراکە و شتی وا چرای ڕەنگا و شتی ڕەمەزانیم نەکرد بەس مامۆستالاڤینەوەی داواکرد هەرەوە نەمکرد مامۆستای ناوی لاڤینە لاڤین بەکر لاڤین کچە ئەی بیرە کردێتەوە لە داهاتوە ئەبی بەچی ئینشەڵڵا لە داهاتوە ئەبی بە چ کارە میوزیشیان ببن بە میوزیشیان ئەیشەڵڵا ئەبیت مادام تۆ ئاوا مامۆساکانێ باشن ماشەڵڵا خانەوادەکە و باشن باوکە هەموو شتەکانی بۆ خستیتە بەردەست جلی جوانە بۆ کڕێ بەڵام بوو مەرجەی بە قسەی بکەیت باشە؟ جایمەش لێرۆ لە دوای ئەمپڕۆ چاوەڕێی کە دەکەین بیتەوە شتی باشترمان بۆ ئامادە دەکەین جاو کاتێ ئێمەش پیانۆی گەورەترەکە بۆ ئامادەکەین شتیکە بۆ بەڵام ئەبێ بە باشی خۆ فێرکەیت باش نییە؟ دە باشە شوان با ئێمە و ئەمانە کە لە ستۆدیۆین هەمومان لەگەڵ بینەرەکانمانە جۆمان لە ڕۆما بێ بزانین پارچەی میوزیکەمان پێشکەشکە فەر
ئەی دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس. ڕۆما تۆ پێمان بڵێ لە شوانمان پرسی ئەوێ بێ بچکارە ئیشەڵڵا تۆ پێمان بڵێ بیری لێ کردوێتەوە؟ وەڵا جارە دڵنیا نیم بەڵام تاسە حەزەکەم بە میوزیشین. ئەی گیان ماڵەوە ئەڵێن چی؟ و ماڵیش حەزەکەم بم بە دکتۆر. دقەن هەردووکی بەیەکەوە بێت. ئێمە دکتۆریشمان هەیە پیانۆ ژەژەنێ پزیشکیشە. ئەگەر تۆ توانایەکیەوە باشە هەبێ بتوانین لە دەرسەکان تا سەرکەوتوبی ئێمە شیوایەوە بۆ خوازین لەگەڵ ماڵی شوین و لەگەڵ بۆچوونەکەی خۆشتان کە بەهرەیەکە تیاتە خۆشە حەزەکەی هەوڵی بۆ بێ؟ بەڵێ ئەدەی ئیشەڵڵا سەرکەوتووە بێ. خۆشویەخە. تۆ پێمان بڵێ وانەکانت چۆنە کامیانە زۆرتر حەز لەیە؟ من زیاتر حەزم لە دەرسی زانستە و زۆر هەوڵی بۆ ئەم لەگەڵ سعیکردنە و لەگەڵ دەرسەکانی تریشدا و هەموو دەرسەکان بەلای منەوە خۆشن بەڵام ئەوەی کە زۆر من حەزم لێیە زانستە. یاخواتیانیاڵێن ببێت دکتۆر. شوانگیان تۆ پارچەیەکی ترمان پێشکەشەکەیت جێگۆڕکێ بکەن یەکەم جار؟ خۆڵەکانت باشە؟ بەخوان سەر کاتۆتە خوارەوە بەکە بۆ چاک بۆستە منیان بۆلات سەر چاو بۆ چاکم. جلی کوردی ئاوایە بێ زوزوو خۆ چاکە منیش کە لەبەر یەکەم ئەبێت زوزوو خۆم چاکم چکە خۆڵەکەیەتە خوارەوە ئاوا باشە؟ فەرم جنێکی شیرین لەبەر کرد جوان بوو بەدڵە بوو باشە سپاس جوان بوو زۆر سپاس. ئەی گیان تۆی لە هەموو لایەکە بەدڵە سەرکەوت باش ئەوە مەش گوێت لە یەکرین فەرم دی باش باش پێمە ڕاماجان ئەگەر قسەی نەکرد تۆ زەمایکەی بۆ نزیکەر و مەیە دەستخۆی بابزین ئەمەش ڤاڵتی ئەیماینەرە هی شۆپانە شۆپانیش مۆسیقارێکی بەناوبانگی ڕۆمانتیک و زۆر باشە لە سەردەمی ڕۆمانتیک 1670 زۆر باشە بۆمان باسکە هی ئەوە و پارچە میوزیکە؟ ئەی دەستخۆش واڵتی ئەیماینەرە زۆر سپاس فەرموو. یاخوا دەستە خۆش بێت دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ دەست خۆش زۆر بەڕاستی دڵخۆشین لەبەرەوەی کە هەست دەکەم ینی ئەم مناڵانە کە لە ئێستەوە بەم توانام جوانەوە ینی لەگەڵ ئەوەی کە میوزیکەکەش فێر بووە زانیاری هەیە لەسەرەوەی ئیشەیە پارچە میوزیکەکە ناوی چییە ینی مناڵێکیوە ناوی کتێبەکانە بە چی تاوا کردو چی تاوا نەکرۆ بێتمانەمەش هەمووی من بەڕاستی گێن مۆچکە و دنجیانێکی جیاوازە مناڵ گەڕێنمەوە بۆ خانەوادایی گەڕێنمەوە بۆ مامۆستاکە دەستخۆشیەکی زۆر گەرمیان لێکم یعنی ئێمە هەموو ئامانجێکی سەرێکیمان لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بانگێشتی ئەم بەهرە جوانانەیە بەهرەیەک بێ کە بچێتە نێو خێوەنەواتەکانی کەەوە گەرتوانیان مناڵەکەیان بەهرەیەکی تایە هیوزەیەکی جوانی تایە ئەم وزێ با بە فیڕۆنە ڕوا
توانێت لە جۆرێک لە هونەرەکانە شەرت نییە هونەر بێ لە جۆرێ وەرزشەکانە یعنی ئەمەش هیوایەتێکە چۆن ئێستا ڕۆما دایکی حەزەکە باوکی حەزەکە بێ بە دکتۆر بەڵام دڵنیاشم لەوەی کە ڕێگری لەوەی لاکەن کە پیانۆ لێبا لە ماڵ و پیانۆشیان بۆ داناوە کە ئەمە بۆ خۆی لە خۆیان وا لە مناڵاکە کە متمانی بە خۆی بێت و بتوانێت کاری باشتر بکە ئێمە زۆر دەستخۆشی لە خانەوادەکانیانەکەین سوپاس کە ئاوا بەم شێوە جوانە پەروەردەی کردوون مامۆستا نەورۆز پێم خۆشەوەکو کۆتا پرسیاری خۆمی ترەگەر سەحریش پرسیاری ما بوو ئەم شوێنە خوێندنگەیانە چ ئەهلی بێ چ حکومی بێ چەند دەرفەتیان بۆ ڕەخسانون ئێوە وەکو مامۆسای هونەر بتوانن دەستکراوە بن لەگە مناڵە چکە ئێمە بەداخۆ لە کاتی خۆمانە تەلەبە بوو لە مناڵیا وانەی وەرزش و هونەرمان کرابوو بە پڕکردنەوەی وانەی بیرکاری و چیمیا یعنی ئیتوامان لاتە بوو دوێنێ مامۆسایشی عزیز لێرە بووی کەمانوو لە مەکتەبین بەربووین ئەموو لە سی زیندانی بەڕاستی یعنی هەموو لایەمە زۆری نەمان یادگاریە بەڵام ئێستا دەرفەتەکان کراوەترە تا چەند ویان کردووە بەڕێوبەرەکان ئەو کەسانی لێ سەرپەرشتیارن ئێوەی مامۆسای هونەر دەستکراوە بن بۆی کە ئەم بەهرە جوانانە بتوانن پەروەردەکەن بۆ شوێنەکەشیان خۆش بێت بەڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە بە تایبەتی مەکتەبە ئەهلیەکان زۆ گرنگی بە هونەرئێن هەروەکو باسم کرد بە تایبەتی مەکتەبەکەی من کە لە مدیرەکەمەوە نزیک من 2 ساڵە لەوێم زۆر هاوکاری مەکە هەر شتێکی تازە بۆ نمونە ئێمە لە میوزیکە هەر فێرکاری ئامێر ناخوێنین دەرزی ڕیتمە خوێنی چی جۆرە بۆ نمونە پەرداخیان بۆ هێنم دەنگی پێ دروستکەن قاپیان بۆ هێنم دەنگی پێ دروستکەن هەر شتێکە بزانین دەنگ دروستەکە وەکو مامۆسای موزیکەکان بۆیان ئەبین بۆی فێرخواست فێری ئەوە بێت کە هەر شتێک دەنگی لێوە هات ئەبێت بە میوزیک بەڵام لە مەکتەبە حکومیەکان زۆر ئەوە نیە ئێستا شەر و پوجاران بەداخەوە هیوادارین ترەوش بەرەو باشتر بڕۆ ئەوانیش بدرێت بۆی کە هەموو مناڵەکان لەم نەعمەتە جوانە بێبەش نەبن و بێگومان مۆسیقا بۆ زۆرێک لە کێشەکانی کۆمەلگاتوانێت چارەسەر بێ بە خێراتنتانەکەی سپاس بۆ هەڵە جوانەکان بۆ پەروەردەکردنی ئەم مناڵەکان لە بەرنامە ئێمەش خۆشحاڵ بووین ئێمەش زۆر خۆشحاڵ بووین دەستان خۆش بێت زۆر بەخێر بێن شوان گیان زۆر بەخێر بێ ڕۆمای گیان زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە ئیتر چاوەڕێی ئێوەکەین کە ئیتر ساڵ بە ساڵ باشتر میوزیکی باشتر ئامادەکەن ئەوە شوان وعدیاوە ڕۆما تۆش باش نییە دەستان خۆش بەڵێ تر تاوە ماڵاوایتان سپاس هاتی بۆ ئێمە هیچت ماوە بیڵێ شوان ئەڵێم لە کەیەوە چوون بۆ مۆسیقا و لە کەیەوە مۆسیقام خوێندووە ناڵێم لە کەیەوە حەزم لە مۆسیقا بووە ئەوە بۆ باس کردی فەرموون کەوتم زۆر دەمێکە حەزم لە میوزیکا وتم لە 2 ساڵی فەرمون ئەکرد و پێشکەشکاری لە هاندکرافتەکانە ڕووداوم ئەکرد هی ئەم ڕووداوە NRT و خۆم کرد بە پێشکەشکار لە ماڵەوە قسەشتە کرد چی؟ کە پێشکەشکاربی قسەشتە کرد بەڵێ قسەمە کرد وتم بینەرانی ئازیز خۆشەویستان سڵاوتان لەبێ بەرنامەی فڵان بەرنامەی ئەو کەناڵانە پێشکەش ئێستا وەکو پێشکەشکارە ماڵاواییەکەی لە بینەرانی ئێمەش حەزەکەی بڵێ خۆشەویستان کۆتایی ئەم بەشە کۆتاییمان هێنا بەم تەوەرەوە ئەچینە موچانێکی کورت بەڵێ یەیتە شوێنەکەی من فەرموو خۆشەویستان چوین بۆ کۆتایی تەوەرەکە و بەرنامەکەمان اینجا موچێکی خۆش بەسەر بەرن سپاس بۆ ئێوە ئێمەش سپاسی تۆکەن کەواتە سپاس کە لەگەڵمان بوون بە هیوادارێکی خۆشخواتان لەگەڵ بەخوای گەورەتان دەسپێن کەواتە بە قسەکەی شوان با ئێمەش بشنە لای وچانێ جاگەڕێنە لای بینەرانمان